بەناوی خوای گەورە و میهرەبان. نهێنی بەندایەتی لە ڕووکردنە جەنابی حەق و پەرستش و دوعاکردندا نهێنیەک هەیە بە ناوی نهێنی بەندایەتی. گۆزەی شکاو. شیرک و ڕیا لە پەرستشدا. زانایان فەرموویانە پەرستشکردنی کەسێک بە قۆڵی و تێڕامان لە تەنهاییدا و ئەنجامدانی هەمان پەرستش بە شێوەیەکی سەرپێی و سادە لە کاتیبوونی کەسانی دیکەدا ڕیایە و پەرستشکردن بێگرنگی پێدان و تێڕامان لە تەنهاییدا و ڕازاندنەوە و قۆڵنیشاندانی لە بەردەم خەڵکیدا شیرکە. دەبێت تەماشای نێوان خۆت و خوا بکەیت. هەر کە تێڕوانینی مرۆڤەکانت بەبیرداهێنا ئەوە کارەکەت لەکەدار کردووە. ئێمە دەبێت ئاستی بەندایەتیمان بە گوێرەی باڵای خۆمان نیشان بدەین و خۆمان نەخەینە نێو نمایش و چاولێکەریەوە. لە پەنا ئەمەدا بیرکردنەوەیەکی لەو شێوەیە شەڵەیە کە بوترێ هەر کەسێک بە گوێرەی تێگەیشتن و ئاستی معریفەتی پەرستش ئەنجام دەدا. ئاستی معریفەتی منی شەر ئەوەندەیە کە پەرستشەکان بێ هیچ گرنگی پێدانێک بێت و پڕ لە خەوش و خاڵ ئەنجام بدەم. بەڵێ بیرکردنەوەی لەم شێوەیە مرۆڤ بەرەو سادەگرتنی بابەتە جددیەکان دەبات. پێویستە ڕێز لە دڵمان بگرین. پێویستە بە گیانێکی پڕ لە هەستی بەندایەتیەوە مافی ئیرادەمان بدەین.